قسە و باس ئەەکەین لەسەر یەکێک لە نوێترین کتێبە وەرگێڕاوەکانی نووسەر و وەرگێر دانا عسکەر، کتێبی ڕۆمانی من و لەیلا کالە نووسینی ئەحمەد ئاڵ مۆدە و لە وەرگێڕانی جۆدە لە وەرگێڕانی وەرگێر دانا عسکەر قسە و باس ئەەکەین لەسەر ناوەڕۆکی ئەم ڕۆمانە و با بڵێن کاری وەرگێڕان بەگشتی و هەروەها پێم خۆشە لەگەڵ نووسەر وەرگێر دانا عسکەر قسێک بکەین لەسەر ئەو کۆڕبەندەی کە ئێستا لە شاری سلێمانی بەڕێوەچوو. زۆر بەخێر هاتی کاکدانا، بەخێر بێ بۆ پرۆگرامی کورسان مەگەزین. پێم وابێ ئێستا هاوکارم دەروون لە کۆڕبەندی هەڕەشەکانی سەرزمانی کوردی بوو کە تێیدا باز لاو گرفتانە کرات کە وەک هەڕەشەن بۆ سەرزمانی کوردی ڕای بەڕێستان وەکو وەرگێڕێک. بەڵێ لە ڕاستیە کارێکی زۆر زۆر باش بوو، دەستیان خۆش بێ. من بەڕاستی من زۆر سەرسام بووم بەو کاریان ئەمڕۆ کە یەکەم ڕۆژە سبەینێش دووەم ڕۆژیانە بەداخەوە بوار نەبوو لەو کۆڕبەندێ ئامادە بووم. ئەمە ئەبە زۆر دەمێک بۆ ئەمە بکە. بەڕاستی هەڕەشە زمانی کوردی هەڕەشەی زۆر مەترسیداری لەسرە. ئەمەی ئەمان کردیان خزمەتێکی زۆر زۆر گەورێ، بەڵام ئەمێنێتەوە سەر دوو حاڵەت. ئەوەیە کە تۆ بە پراکتیک چۆن بتوانانی ئەو هەڕەشانە بگاتە سەر بگاتە لای خوێنەر یا بگاتە لای متەلەقی. دوو هۆکار هەنێک، یەک میدیا بە شێوەیەکی گشتی زایدەنەوەی کە ئێمە گوتاری یان زمانێکی ستانداردمان نییە، کە زمانی ستانداردمان نەبوو ئێمە ناتوانین بەو شێوە بڵێن میکانیزمە بتوانین زمانمان یەک بخەین. دوو میدیا لەبەرەوەی میدیای کوردی خیتابێکی یەکگرتووی نییە و زمانێکی بەتایبەتی لەم دوایە لەم چەند ساڵی دواییە بەتایبەتی میدیای کوردی بە شێوەیەکی زۆر مەترسیدار زمانی کوردی شێواندووە. ئەمە ئەکەوێتە سەرەوەی کە چۆن بتوانانی ئەو میدیایانە بهێنینەوە سەر ئەو سکەی کە زمانی کوردی بە شکڵ نەک هەر میدیا بگرە نووسینش بۆ خۆی بە بەشێکە لەو مەترسیانی کە ئێستا لە ناو دەبیات و زمانی کوردیە. کۆمەڵێک چەم کوزاراوە هاتوونتە ناو زمانی کوردی و دەبی کوردی زۆر بە سەقەتی و بە هەڵە هاتوونتە ناوەوە. بۆیە پێویستە ئەو کۆڕبەندانە بگوازرێتەوە ناو میدیا خۆی بتوانێت بەخۆیان بچێتەوە بۆی. کۆمەڵێک دراما هەیە، کۆمەڵێک ئەو درامانی ئەو وەرگێڕانانی کە کراون بۆ ئەو درامانە زۆر مەترسیدارن. بۆیە بەڕاستی من دەستخۆشی لەو هاوڕێیانە ئەەکەم کە ئەمڕۆ ئەم کۆڕبەندەیان بەس هیوادارم موفق بن و سەرکەوتوو بن. هیوادارم ئەمە بەردەوام بێت، چەندمانێک جارێک دووبارە بێتەوە بۆ ئەوی سارد نەبینەوە لەم ئالەتی. دەستەکان خۆش بێ. ئەگەر باس لە نوێترین کتێب یاخود نوێترین وەرگێڕانی بەڕێستام بکەم کە ئەوش ڕۆمانی من و لەیلایە وەکو ئاماژەم پێکرد لە نووسینی ئەحمەد ئاڵ جۆدەیە. بۆچی ئەم ڕۆمانەت هەڵبژات بۆ ئەوی کە وەرگێڕانی بۆ بکەی؟ لە ڕاستیە خۆی هەموو کەسێک هەوڵەدا بە جۆرێک ئەوەی کە خۆی پێی باشە چێژی لێ وەرگێ، زایدەنەوەی کە تۆ چەند خوێنەر ئاسوودەکەی بە وەرگێڕانی زمان. ئێمە بڵین نەتەوەی کورد هێشتا پێویستی بە وەرگێڕانە، هێشتا پێویستی بەویترە. لەبەرەوەی لە ڕاستیە کۆمەلگای کوردی یان نەتەوەی کورد نەخاوەنی فەلسەفەی خۆیەتی، نەخاوەنی میتۆدی خۆیەتی. بۆ ئێمە جارێک هێشتا پێویستمان بەوەیە. ئەم ڕۆمانە یەکێکە لەو ڕۆمانانەی کە لە مێژووی ڕۆمانی عەرەبیە تایسە بەم شکل و بەم فەزایە نەنووسراوە. ڕاستە ناوەکەی ناوێکی زۆر تەقلیدیە. من و لەیلە ئەوەی کە ئەیبینی ڕەنگە وا بزانێ حکایەتێک ڕۆمانێکی ئاساییە، چیرۆکێکی عاشقانەیە. لە ڕاستیە ئەمە ڕەهەندی فکری، فەلسەفی، عیرفانی، سایکۆلۆجی، سۆسیۆلۆجی هەڵگرتووە. ئەم بعدە سیاسی و ئەم بعدە سایکۆلۆجی و عیرفانیە لە ناخی خۆیان هەڵگردووە. تەنانەت کاری لەسەر میتۆلۆژیا کردووە، کاری لەسەر شارستانیەتەکان کردووە. مەسەڵەن بۆ نمونە کارکتەری سەرەکی ئەم ڕۆمانە دوو کەسن، دوو کەسایەتی. یەکیان مارکۆسە، ئەویتریان ئەسینایە کە مارکۆس خۆی تەلەبەی ئەسینایە. دوجار ئەو مارکۆسە نزیکەی 1000 ساڵ، یعنی فەزاکە فەزای عەرەبی نییە، فەزای عێراقی نییە. لۆکەیشن
مەبەست شوێنەکان شوێنی عێراقی نین، شوێنی عەرەبی نین، شوێنەکان شوێنێکی ئەوروپین. ئەوەی ئەیخوێنێتەوە هەست ناکە ئەمە ڕۆمانی عەرەبیە یا ڕۆمانی عێراقیە، هەستەکەی ئەمە ڕۆمانێکە وەرگیڕا یەکێ لە وڵات، ینی وەک ئەوەی تۆ هەستەکەی ڕۆمانێکی دەستە و فرکی ئەخوێنیتەوە، یعنی هیچ پەیوەندی بە فەزای عەرەبیەوە نییە. بۆیە مارکۆس ئەم پیاوە پیاوێکی بەتەمەنە فەیلسوفێکی پیرە، نزیکەی 1000 ساڵ بەناو دەریا بەدوای خوا و حقیقەت و عشقا ئەگەڕێت. لە سەردەمێکە لەیلا ئەدۆزێتەوە. لەیلا خۆی لە ئەسڵە ناوی مایەیە لە مەملەکەتێکە، مەملەکەتەکە لەژێر طبعاً ئەم ڕۆمان هەمووی فەنتازیایە، هەمووی ڕاستە ئیشکردنە لەسەر حەزارەت، بەڵام بە شکلێک عام ئیشی لەسەر فەنتازیا کردو، لەسەر خەیاڵە، ئیشی بە واقع نەکردووە. مایە کچی پاشایەکە لەژێر دەریا، لەژێر دەریاوە مەسەلەن دوای ئەوەی کە مامەی و ئامۆزاکەکانەتی لەکەن هەڵێدەنە سەر وشکایی بۆ ئەوەی ئەمە خۆی پەری بووە. لەیلا پەریە 2000 ئەبێتەوە بە مرۆڤ. مارکۆس کە سەری خاتە سەر ئەو کەشتیە بە 26 شەو لەو کەشتیە گڕێدا لەگەڵ خۆیان تر بەناو عەقڵ و بەناو دراک و ئیحساس و مرۆڤایەتی و فێری ژیان و فێری ئەوەیەکە چۆن لەگەڵ نەورەسەکانە تەعاملکە، لەگەڵ ڕۆژ ئاوایە، لەگەڵ سڕاعی بینی ئینسان و ئینسان، سڕاعی بینی شەو و ڕۆژ، هەموو ئەم تەفاسیلانە لەناو ئەم ڕۆمانەیە. لەم ڕۆمانەیە سێ چیرۆکەیە: چیرۆکی مارکۆس و ئەسینە، چیرۆک مایا و کە خۆی لەیلای ناوە، لەیلا مایای ناوە، ئەم ناوێنێ لەیلا، ئەڵێ ناوت نازانم، من بە لەیلا بام دەکەم. چیرۆکی لەیلا و نپتۆنی مامی، و چیرۆکی ئەسینا و مایە و مارکۆس، یعنی سێ حکایەتن لە کۆمەڵێک فەزای جیاوازە. بۆیە من ئەمەم تەرجمە کرد یەکێک لەو خاڵانی کە زۆر کاریگەری تێم کرد مەسلەی جیاوازی فەزایە لە فەزای عێراقی و فەزای عەرەبیە تا ئێستا ڕۆمانی لەم شکڵیان نەنووسراوە. یەکێکە لەو ڕۆمانانەی کە دەکرێت بە هەموو شێوازێک سوودی لێوەربگرین، لە ڕووی سایکۆلۆژیەوە، لە ڕووی فەلسەفیەوە، لە ڕووی عیرفانیەوە، لە ڕووی خوداناسیەوە، لە ڕووی عشقەوە، لە ڕووی تەنانەت دەست ئەخاتە ناو مەسائیلی تیرۆر و مەسائیلی تر نازانم شت نامێنێ ئینسان پێویستی پێ نەبێت لەم ڕۆمانەیە. کاکدانا باجارە لەسەر ناونیشانەکە بمێنینەوە، بۆچی ئەم یاریە لەگەڵ خوێنەرەکە ناونیشانێکی سادە کە با بڵێن پەیوەندیەکی ڕەنگە زۆریان ڕەنگە ناونیشانێکی تریان تایتڵێکی تر کە زۆر سەرنجڕاکێش بێ و گزارش لە ناوەڕۆکی ڕۆمانەکە بکات، بۆچی نووسەر ناونیشانێکی تر هەڵنابژێرێ؟ من خۆم ئەگەر ئەم ڕۆمانە خۆم بنووسیای ئەم ڕۆمان ئەم ناوە تەقلیدیم نانووسی بەڕاستی، من لەگەڵ ناوەت ئەم ناوە تەقلیدیان نیم. ئیتر نازانم ئەم نووسەرە بێوێ لە پاڵ شعرەکەی حەسەن مەروانی و کازم ساهر وتێتی خۆی دەربخات لە کاتێکە ئەم ڕۆمانە زۆر ڕۆمانێکی مهمە، زۆر کاریگەری. طبعاً ئەوەی بینیوێتی ناونیشانەکەی پێی وا بۆ گۆرانەکەی شعرەکەی حەسەن مەروانی ئەوەی کازم ساهر کردوێتی، وای زانی و ئەوەیە دوور و نزیک علاقی بەوە نییە. بەڵام ئەم وەکو سەرەتا ئاماژەم پێدا ئەم کەشتیەکی هەیە، ئەم کەشتیە نزیکەی 1000 ساڵ بەناو دەریایە، کاتێکە لە لەنگەر لە کەنارەکە لەنگەرەگرێ ئەم پەریا بینێ لەسەر ئاوە قسەی لەگەڵاکە، ئەو هێشتا نهاتوەتەوە شخۆی کە قسەی لەگەڵاکە پێڵێ من ناوت نازانم، من بە لەیلا بانگ دەکەم. دوجاری تر لە کۆتاییە ناوی ئەنێ ئەناوە لەیلا. باشە، هەموو ئەو ئەبعادانەی کە تۆ باست کرد لە ناو ڕۆمانێکی لەم جۆرە و هەموو فانتازیایی کە هەیە بۆ وەرگێڕ کارێکی ئەستەم نییە، هەموو با بڵێن ئەو زمانە فانتازیێت وەربگێڕێتە سەر زمانێکی خۆی زمانێکی تر. من طبعاً ڕۆمانی پێش ئەمە ڕۆمانی قورخێن لەگەڵ کاک کوردووە لێرە مقابلەمان کردوتم یەکێک لە خاصیەتەکانی سەرکەوتنی وەرگێڕ ئەوەیە ئینسان هەردوو ڕۆمانەکە بخوێنێتەوە، مەسەن بۆ نمونە من لە عەرەبیەوە تەرجەماکەم، هەردوو ڕۆمانەکە بخوێنێتەوە ئەوجا حکم لەسەرەوە بدە ئایا ئەم وەرگێڕ سەرکەوتووە سەرکەوتونیە. ئەجینا لە ڕووی مەسەلەن تۆ شتێک ئەخوێنیتەوە چێژی لێبینی، بەڵام نازانی من بە ئامانەتەوە وەرم جێڕاوە یان نە. ئەمە یەکێک لەو خاڵانەی کە نووسەر وەرگێڕ دەبێ پابەند بێ بەوەیەوە، یعنی جۆری هەڵبژاردننی ئەو مادەیە یا ئەو خامە ئەکەوێتە سەر ئەوەی کە نووسەر چێژ لە چی وەرەگرێ،
چی ضروریە بۆ ئەوەی خوێنەری کورد ئیسفادەی لێ بکە ئەوە بەلای منەوە زۆر زۆر گرنگە. بۆ نووسەرێک یاخود بۆ وەرگێڕێکی وەکو بەڕێستان ناوەڕۆکی ڕۆمانەکە کار لە تۆ ئەکا بۆی کە وەرگێڕانی بۆ بکەی یاخود بەرهەمەکانی نووسەرەکە. من لە ڕاستیە ناوی ئەم نووسەرم لە ئەدەبیاتی عەرەبیە هەر نەبیستووە، تەنانەت یەک دوو ڕەفیقم هەیە ڕۆمان نووسن پرسیارم لەوانش کردو ئەوانش نەیان ناسیوە ئەو خۆشم نەمدۆزیەوە زۆر هەوڵمدا پەیوەندی پێوە بکەم نەمبینیوە هیچ بە هیچ شێوەیەک نایناسم، تەنانەت لە گوگڵش لێم داوە گوگڵش نایناسێت ئەم پیاوە ئەمە نەوونە. بەڵام بە حکمی ڕۆمانەکە ڕۆمانێکی جوانە بڕیارمدا وەریجێڕم. باسی ئەوت کرد کە بە شوێن نووسەری ڕۆمانەکە گەڕاویت بۆ ئەوەی کە کتێبێک وەرگێڕیت کارێک وەرگێڕی ڕۆمانێک وەرگێڕی ئەبێت کۆنتاکتێک دروست ببێت لە نێوانی تۆ و نووسەرەکە زەڕورە ئەوە؟ بەڵێ زۆر زۆر زەڕورە. من هەر لەم بەرنامەی پێش و باسی ئەومان کرد یەکێک لە کارە یاساییەکانی وەرگێڕان ئەوەیە ئەبێ پرس بە نووسەرەکە بکەی یا پرس بە دەستگای چاپەکە بکەی. من لەگەڵ هەردوو لایەن قسەم کردو ئیمێڵم کردووە نامەم بۆیان نردووە قسەم لەگەڵان نکردو وتیانە بەسەر چاو ئێمە جواب دەدەینەوە 3 مانگ 4 مانگ جوابیان نەدایەوە من حەقی خۆمە تەرجەمەی کرد. لە دوایی ئەگەر سکاڵای یاساییان تۆمار کرد من نامەکانم پێیە ئەو نامانەی کە بۆم نردوون ئەوەیە بەڵام خۆی لە حقیقەتە ئەبێ پرسکەی من ئەوانی تر هەموو پرسم کردووە موافقی ئەوانم وەرگردووە ئەمجا تەرجەمەم. زۆر باشە کاکدانا دیارترین خاصیەتەکان یاخود تایبەتمەندیەکانی ڕۆمانێکی سەرکەوتوو کە وا بکات کە خوێنەر وابەستەی خۆی بکات چینوە کام لەو خاصیەتانە لە ناو ڕۆمانی کوردیە بەتاڵە یاخود تا ئێستا فۆکەسی نەخراوەتە سەر؟ بەڵێ لە ڕاستیە کورد زۆر بەکەمی تیشی کردوتە سەر تەوزیفکردنی مێژوو لە ناو ڕۆمانە. یەکێک لە خاصیەتەکانی ڕۆمانی سەرکەوتوو ئەوەیە کە تۆ مێژووی خۆت تەوزیف بکەی مێژوو نەک بەومانە دیکۆمنتاریەی کە مێژووی خۆت تەوزیف بکەی بەڵام هەندێک ئاسەواری مێژوو هەیە هەندێک سێبەری مێژوو هەیە مێژوو خۆی باسی نەکردو ئێمە دەین باسی ئەو خاصیەتانە ئەو سێبەرانەکەین کە لە مێژووە نەنووسراونەتەوە دێن لە ناو ڕۆمانەکانمانە تەوزیفەکەن یا مەسەن بۆ نمونە پرۆسی ئەنفال بەدەیان چیرۆکی بچووکی تایە تۆ چیرۆکێکی بچوو کەڵە بژێری و ئەیکەی بە ڕۆمانێک ئەیکەی بە چیرۆکە بۆیە ڕۆمانی کوردی زۆر بەکەمی ئیشی لەسەر ئەمە کردووە. یەکێک لەو خاڵانەی کە پێویستە کورد مەسە بۆ نمونە سەیری جوو بکەی جووەکان بەدەیان ڕۆمانیان لەسەر هۆڵۆکۆست نووسیوە ئێمەش نووسیمانە بەڵام کێشەکە چییە؟ کێشە ئێمە زمانی ئێمە نەبووتە زمانێکی جیهانی ئێمە پێویستمان بۆیە وێڕای ئەوەی کە پێویستمان بە تەرجەمەیە پێویستمان بەوەیە کە ئێمە زمانی خۆشمان ئەدەبی خۆشمان فکری خۆشمان بگەینین بەوانی تر پێویستمان بەوەیە لە کوردیش تەرجەمە بکەین مەسەن بۆ نمونە ئەو ڕۆمانانەی لەسەر ئەنفال نووسراون لەسەر هەڵەبجە نووسراون ئەمانە ضروریە تۆ تەرجەمەیانکەی بۆ زمانەکانی تر. ئەمە چێکە لەو خاڵانەیە کە زمانی ئێمە یا ئەدەبی ئێمە نەبوو بە ئەدەبێکی جیهانی بۆیە بەو شێوەیە پێویستمان بەو ڕۆمانانەیە. بەڵێ بەکارهێنانی زاراوەکان تۆ چەندێک لەگەڵ ئەوەیە کە هەموو جۆرە زاراوەکان لە ناو وەرگێڕانە بەکاربهێن؟ وەڵای خۆی ضروریە ئێمە بتوانین ئەو زاراوانە لە ناو ڕۆمانە ناو چیرۆکە کۆ بکەینەوە بەڵام گرفت ئەوەیە خوێنەری ئێمە نەگەیشتێتەوە و ئاستەی کە گوناحی ئەویش نییە مەسەرەن گوناحی ئەوەیە کە تۆ زمانەکەت زمانێکی یەکگرتو نییە مەسەرەن گەنجێک لە دهۆک ڕەنگە لە هەندێک شتی من تێنەگە من لەو تێنەگەم یا لە باکوور یا لە ڕۆژ ئاوا ینی ئەمانە هەمووی گرفتن بەڵام لە حقیقەتە من لە ڕۆمانی قورخێن وام کرد هەستم کرد خوێنەری کەم بوو بەڵام لەمەیان ئەوانیە ئەمەیان کەمتر تایەتی بۆیە هەستەکەم مۆفق نەبووم لەوەی کە بەتەواتی بیگەێنم ئەوش گوناحی من نییە گوناحیەوەیە کە خوێنەر بەدوای چێژ لەو جۆرە ڕۆمانانە نابینێت. زۆر باشە بێگومان هەموو نووسەرێک تەکنیکی تایبەت بە خۆی هەیە تۆ ئەتوانیت کاتێک کە ڕۆمانێک خوێنیتەوە پێش وەرگێڕان تەکنیکی نووسەرەکە بدۆزیتەوە بۆ خۆت بەکاری بێنی لە وەرگێڕان؟ خۆی وەرگێڕانی ڕۆمان ئەکەوێتە سەر ئەوەی ئەم نووسەرە چێژ لە چی وەرەگرێەوە ئاستی ڕۆشنبیری ئەم نووسەرە چەنە بۆ ئەوەی بتوانێت ئەو دنیایی ئەو فەزایی کە لە ڕۆمانەکەیە وەریجێڕێتە سەر زمانی کورد مەسەلەن هەیە حەزی بە ڕۆمانی پۆلیسیە هەیە حەزی بە ڕۆمانی پەخشان ئامێزە هەیە بە داستانە هەیە بە تەوزیفکردنی مێژووە ینی بەسم
ئەوەی پێشوت کە تەرجەمەم کردووە تەوزیفکردنی دوو مێژووی قڕکردنی جوولەکەکان و مێژووی شارستانیەتی سۆمەری یعنی ئەمەە بە شکڵێکی جوان تەوزیفی کردووە چێژی لێ بێنی جگە لەوەش کە هەندێک ئەحداسی ناو کوچە کۆڵانەکانی بەغا ئەو شوێنانی کە مەسەلەن بە تایبەتی ئەو خەڵکانی لە هەفتاکان و لە هەشتاکانە بەو شوێنانەیە تێپەڕین ئەو کوردانە ئەوانە چێژی لێ بینن بەڵام ئێمە زۆر بە کەمی ئەو شتانەمان کردو ئەنجا ئەکەوێتە سەر ئەو نووسەرەی ئاسی سەقافی و ئاسی وشیاری لە اختیاری بابەت چییە ئەوە تەرجەمان دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر زۆر بەڕێز نووسەر وەرگێردان ئاسکەر سوپاسکە لەگەڵ زۆر سپاس.